مۆفەق گیان هەریەوە ژەواش باش. ناوم لۆن فەریحە لە دایکبووی 1983 هەر لە شاری هەڵەبجە. کەسێکم بە حوکمی ئەوەی کە حاڵەتێکی کەمەندامی ئەوەم هەیە لەبەرەوە کە کارشی کردوتە سەر خوێندنم تا سێن ناوەندی تەواو کردووە. لە ماڵەوە خەریکی کاری هونەریم، خەریکی خوێندنەوەم، خەریکی زمانم، خەریکی کۆمپیوتەر و ڕوبەڕووی بێگومان ڕوبەڕووی کۆمەڵی کێشە بمەوە چکە من وەکو مرۆڤێکی ئاسایی نیم ژیانی من بە جۆرێکی ترە. نەتوانای ئەوم هەیە بچم لە زانکۆیەکی باڵا بخوێنم وە نەتوانای تەنانەت هاتنە دەرەوەشم تا ڕادەیەک با بڵێن زەحمەتە هەچەند سەرکێشی و هاوکاری هەیە. توانم لە ڕێگەی خوێندنەوە لە ڕێگەی هونەرەوە دنیایەکی جوانتر و دنیایەکی باڵاتر دنیایەکی باشتر وە فعلەن من ئێستا کەسێکم ئەتوانم بڵێم لە بەهەشتایە ژیمەوە و خەریکی وەرگرتنی کۆمەڵێ زانیاری جۆرا و جۆر بن لەبەر چاوگرتنی ئەو واقعەی لەوانەیە کۆمەڵی خێزان هەی کاکە گیانخاسەنێ سەلام سڵاوتان لێبێ هەموو لایەک بەخێر بێن. سەلام کاک پشتیوان بەخێر بێن بەخێر بێن یاخۆ بەخێر بێن. کاک لە هۆنێکێکە لە هاوڕێ ئەزیزەکانی کۆڕی خوێنەرانی شارکە ماوەی چەند مانگێک دەبێت لەگەڵ ئێمە هاتوتە ناو کۆڕی خوێنەرانی شارەوە خۆشبەختانێکێکە لە خوێنەرە جدیەکانێکێکە لە خوێنەرە بەتواناکان وە هەمیشە ڕاو ڕەخنە و سەرنجی لەسەر ئەو کتێبانە هەبووە کە ڕەنگە ئێمە بە جستێکی ساخەوە ئەو کاتێ و ئەو هینەمان نەبوو بێ ڕاو ڕەخنی خۆمان لەسەر بابەکان بڵێن. بەڵام بەڕاستی کاک لە هۆن هەروەکو ێسش دەرەکەوێت کە هەمیشە ڕاو ڕەخنێ و باشی لەسەر بابەکان هەبووە سەرڕایەوەی کە خاون پێداویستی تایبەتە. بەڵام ئەمە هەرگیز نەبووە بە ڕێگر لە بەردەمیدا بە بەردەوام لە دانیشتەکانی ئێمەیە ئامادەگی هەبوو لە هەر بوارەکە بە ڕێژەیە ینی 100% نییە. ئەوەی کە من شارەزایمەبێ من لە ڕسم و هونەرە لە ڕەنگە شارەزایی باشم هەیە زمان ئینگلیزی عەرەبی فارسی ئەمانەش باشم وە خوێندنەوەی عەرەبی ڕۆژانە هەیەوە ڕۆژانەش بە گشتی کتێبی کوردی زۆر ئەخوێنمەوە. بەڵام بۆ پاڵپشتی خوێندنەوە ئینسانە بێ زمانێکی تر بزانێ هەمووەکو سەرچاو هەمووەکو فراوانکردنی ئەو زانستانی کە بتوانێت زانستی تازەتر و سەرچاوی زیاتر بەکاربێنێت و وێران بێت وەک ئەوەی پێمان بڵێ کە ڕزگاری خوازی نووسینم نووسیوە کاک پشتیوان بە دووبارە دەستخۆشیم کۆمەڵی شتم نووسیوە.